کوردنشین و عەرەبنشین و تورکماننشینەکان قیرتا و کۆنکرێت کراون با بێجیاوازی. تا ئێستا محافظ ومان نبینیوە لە کەرکووک. نشكر مرة أخرى سيد المحافظ. إني قدر كيف سبيل شيء في الزنجة. بێگومان ئێرایەکێکی دیکێ لە پرۆژە گرنگەکانی پارێزگاری کەرکووک کە پێک هاتووە لە فلکە و ئەندەرپاسی ڕەحیماوە. نەک شۆستە و شەقامەکانی ناوشار بەڵکو دەرەوەی شاریش جێگەی گرنگین بەلای پارێزگاری کەرکووکەوە. یەکێک لە گرنگترین گۆڕانکاریەکان لە شاری کەرکووکدا لە کاتی دەستبەکاربوونی ڕێبوار تەها وەکو پارێزگار پاکردنەوەی شۆستە و شەقامەکان بوو لە زبڵ و پیسی و خۆڵ. لەسەر گلێنەکەیدا پەیکەری سەرکردەی کۆچکرد و مامجەلال دروست دەکرێت. لە ماوەی 9 مانگی کارکردنی پارێزگاری کەرکووکدا بە درێژایی 780,000 مەتر دووجا گەڕەکە کوردنشین و عەرەبنشین و تورکماننشینەکان قیرتا و کۆنکرێت کراون با بێجیاوازی. ئەمەی کە دەیبینن پێش دەسەڵاتی پارێزگاری کەرکووکە و ئەمەشی کە ئێستا دەیبینن لە کاتی وەرگرتنی دەسەڵاتە لەلایەن پارێزگاری کەرکووک. بێگومان هەموو ئەو کۆڵانانەی بەو جۆرەن وەکو ئێرەیان لێ دەکرێت. خاتونگیان تا چەند دڵخۆشن کە ئێستا گۆڕانکاری لە گەڕەکەکەتانە ڕوویاوە وەوە هاوڵاتیەکی کورد تا چەند لە کارەکانی ڕێبوار تەها پارێزگاری کەرکووک هەردوو چاو خۆشمەوەیە زۆر دەستخۆشی یەکەم تا ئێستا 25 ساڵ ئێمە لێرین تا ئێستا شتێکی وامان نەبینیوە. باشە تا ئێستا هەر خۆڵ و هەر خاشا ئێستا دەستخۆشی یەکەم بۆشی نەکردمایە دووبارەش دەنگداکە خۆی هەڵبژێری هەر دەنگی بۆ ئەدەینەوە. ئەمانە خۆشمەوێ دەستخۆشی ئەەکەم بەخۆ تا ئێستا شتی وامان نەبینەوە تا ئێستا هەر لەماڵ خاڵی خۆڵ بووین و یەکێکی دیکە لە پرۆژەکانی پارێزگاری کەرکووک ڕێگای کەرکووک بۆ سلێمانیە کە بە درێژایی 24 کیلۆمەترە و ماوەی 400 ڕۆژ بۆ تەواوکردنی پرۆژەکە تەرخان کراوە. Bizim bu köy indiye kadar bir şey yapıyorlar bizim için. Yapıyorlar. Kimse gelmiyor bizi sorsun. Biz bugün çok sevindik. Ya Rabbi ömrü uzun olsun. Geldi bizi başarttı. Bizi gördü. Bizim noksanlığımızı gördü. İndiye kadar kimse bir şey yapmıyor bizim için. پانیەکەی 16 مەترە و بە درێژایی 400 مەترە نزیکەی 17 ملیاری بۆ تەرخان کراوە و ماوەی 300 ڕۆژی بۆ دانراوە. لە ئێستادا لە سەدا 60 پرۆژەکە تەواو بووە. بێگومان ئێرە یەکێکی دیکێ لە پرۆژە گرنگەکانی پارێزگاری کەرکووک کە پێک هاتووە لە فلکە و ئەندەرپاسی ڕەحیماوە. هەمان شێوە بەرزە پرد و ئەندەرپاس و فولکەی گەراجی بەغدا یەکێکی دیکەیە لە پرۆژە هەرە گەورە و گرنگەکانی پارێزگاری کەرکووک کە ماوەی 365 ڕۆژ بۆ تەواوکردنی دانراوە و بڕی زیاتر لە 17 ملیاری بۆ تەرخان کراوە. نەک شۆستە و شەقامەکانی ناوشار بەڵکو دەرەوەی شاریش جێگەی گرنگین بەلای پارێزگاری کەرکووکەوە. دەبێت لەگەڵ هاوڵاتیاندا قسە بکەم زام تا چەند دڵخۆشن کە ڕێگەکانی دەرەوەی شار قیرتاو کراون و تا چەند ئاسوودەیە بۆ ئەوان کە بە ڕێگەیەکی قیرتاودا هاتوچۆکەن. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باشی. خەڵکی کوێنێوە؟ ئێمە خەڵکیان گوندیت. خەڵکیان گوند. بەڵێ. باشە. ئەم شەقامە کە دەرەوەی شارە قیرتاو کراوە. تا چەند بۆ ئێوە ئەمە باشە؟ دەستخۆشیەکەین لە جەنابی محافظ کە هەڵساوە بم پرۆژە جوانانە ئەوەدان کردووی گوندەکان و قیرتاوکردنی ئەم دێهاتانە ئەم دێهاتە کوردیانە زۆر دەستخۆشی لەکەین و جێگای نازیە بۆ یەکێتی و بۆ کورد. باشە کارەکانی بەگشتی چۆن هەڵەسەنگێنن پارێزگاری کرد؟ کارەکانی جوانە تا ئێستا شتی باشی گرۆ بۆ ئەم دێهاتە کوردیانە و
ناوچەکە. باشە وەکو کەرکووکێک داواکاری چیترتان هەیە لە پارێز؟ وڵی هەرێ شوێنی ترماوە کە قیتاو بکرێت مەسەن ئەو ڕیانی سەرەوەی و دیاتانی تررا ئەوانش قیتاو بکرێت بۆ ئێمە شتێکی باش. پرۆژەکانی پارێزگاری کەرکووک هێندا زۆرن بۆ کەرکووکیەکان ئێمە ناتوانین لە نێو بەرنمەیەکی کووردا سەرجەمیان بخەینە ڕوو. پرۆژەی دەواازەی کەرکووک یەکێکە لە پرۆژە ستراتیژی و گرنگەکانی پارێزگاری کەرکووک کە لەم شوێنەی منی تێداوەساوم هەتاکو بەردەم سنتەری ڕۆشنبیری کەرکووک دەگرێتەوە کە بە درێژایی 2 کیلۆمەترە بە کۆی گشتی ئەو بازنانەی کە لە نێو شەقامەکەدا هەیە و ئەو شەقامانەی دیکە کە دەگاتەوە سەر شەقامە سەرەکیەکە نزیکەی 5 کیلۆمەتر دەبێ و زیاتر لە 14 ملیاری بۆ تەرخان کرا و ماوەی پرۆژەکە 365 ڕۆژە. فنشكر السيد المحافظ مرة أخرى على هذا المجيء والاستجابة الشديدة لهذه المنطقة، واللي يقدر قد بإمكانه يقدم لنا لهذه المنطقة خدمة يكون في منجز من منجزات السيد المحافظ لهذه المنطقة. نشكر مرة أخرى السيد المحافظ مجيئه لهذه المنطقة واستجابته السريعة للمنطقة بما يقدمه خدمة لأهله وناسه وجمهوره. نشكره جزيل الشكر، نشكر كل وجهاء المنطقة للمجيء والحضور هذه المكان. پرۆژەی پارکی باکوور یەکێکی دیکەیە لە پرۆژە گەورە و گرنگەکانی پارێزگاری کەرکووک کە بە درێژایی 200,000 متر ئەم پارکە سەوز دەکرێت کە لە سەدا 20 پرۆژەکە تەواو بووە و بڕی 10 ملیاری بۆ تەرخان کراوە. لە نێو پرۆژەکەدا بەشێکی تێدایە کە هاوشێوەی چاوێک دروست دەکرێت و لەسەر گلێنەکەیدا پەیکەری سەرکردەی کۆچکرد و مام جەلال دروست دەکرێت. پارێزگاری کەرکووک جگا لە گرنگیدان بە کارەبا و ئاو کۆنکرێتکردن و قیرتاوکردنی گەڕەک و شەقامەکانی کەرکووک گرنگیەکی گەورەی بە ڕێژەی سەوزایی یاوە لە کەرکووک. دیارە هەر کۆمپانیایەک لەمە دووە ئەگەر بێت و پرۆژەیەک لە شارەکە وەربگرێ مەرجە لە سەریان ڕێژەی سەوزایی لە شاری کەرکووکدا زیاد بکەن. یەکێک لە گرنگترین گۆڕانکاریەکان لە شاری کەرکووکدا لە کاتی دەستبەکاربوونی ڕێبوارتەها وەکو پارێزگار پاکردنەوەی شۆستە و شەقامەکان بوو لە زبڵ و پیسی و خۆڵ. ڕۆژانە 1500 کرێکار بەبێ گوێدانە کات لە شەو و ڕۆژدا کار دەکەن بۆ پاکردنەوەی شۆستە و شەقامەکانی شاری کەرکووک و ڕۆژانە 1500 بۆ 1600 تۆن پیسی و خۆڵ لەسەر شەقامەکانی شاری کەرکووک هەڵدەگیرێت و پاک دەکرێتەوە. لە دوای دەست بەکاربوونی پارێزگارە کوردەکە گۆڕانکاریی گەورە لە کارەبا و ئاوەڕۆی شارەکەدا کرا بە جۆرێک 15 کیلۆمەتر ستونی ڕووناکی و هەروەها 10,000 ستونی کارەبا و 450 بۆ 500 مەحاویلە لە شارەکەدا دانراوە و دەوێزگەی جێگیر و گوازراوەی کارەبا لە شارەکەدا هەیە و لە ڕووی ئاوەڕۆەوە بە هەزارەها مەتر ئاوەڕۆ دروست کرا و بە هەزارەها مەتر ئاوەڕۆ کاری چاکردن و پاکردنەوەی بۆ ئەنجام دراوە.